خوشکێکی بەڕێز پرسیاری ئەوەی کردووە کەوا ئەو هۆکارانە چین کە ئەبنەمای ئەوەی کە ئینسان پارێزراو بێ لە سزای ناوگۆڕ. ئەتوانین بڵین ئەو هۆکارانە دوو جۆرن. جۆری یەکەمیان شتی عامە، شتی گشتیە. بۆ نمونە تۆ بۆ استغفارکردن. طبعا زۆربەی ئەو گوناحانەی کە ئەبنەمای ئەوەی کە ئینسان عەزابی قەبری توش بێ یان عەزابی خوایی توش بێ هۆکارەکەی گوناحە. ئەگەر تۆ بۆ استغفار بکەی خوای پەروەردگار لێت خۆشە بێ و لەو سزایە ئەتپارێزێ. حەسەناتکردن، چاکەکردن بۆ ئەوەی تاوانەکان بسڕێتەوە. ئینسان کاتێک چاکە ئەکا چاکە خراپەکان ئەسڕێتەوە. وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات. چاکەکان خراپەکان لا ئەبا. سورة هود آياتي 114. وأبو ذر غفاريش كاتي برسال لبيغمرك صلى الله عليه وسلم كاتي بيغمري خواه وصيتي بيك رسول الله بيه فرمي اتق الله حيث ما كنت لهركو هاي لخوا بترسو خود ببارز لنا فرمانه كان إخوة أم جاء فرمي وأتبع السيئة الحسنة تمحوها. هر كاتي خرابيه كت شاكيه بك بيسريتوا وأتبع السيئة الحسنة تمحوها. بويا خراپەکان بە چاکە ئەسڕێتەوە. هەروەها زۆر چاکەکردن بەرامبەر بە خەڵکی لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. حدیثەکە بە درێژی هەمووی باسی چاکەکانەکە. من كان في حاجة أخيه كان الله في حاجتي. هەر کەسێ بارێک لەسەر مسلمانێک لابە خوای تعالی بارێکی لەسەر لابە. هەر کەسێ لە کاروباری مسلمانێکە بەشداری بکە یعنی ئیشێکی بۆ جێبەجێ بکە خوای تعالی ئیشێک بۆ ئەم جێبەجێەکە. یعنی ئەم حەدیثانە هەمووی تەشجیع لەسەرەوەی کە تۆ چاکە بەرامبەر بە مسلمانان بکەی کە ئەبێتە مایە ئەوەی کە خوای تعالی لێت خۆش ببێ، ئەبێتە مایە ئەوەی کە خوای تعالی بار و ناڕەحەتیەکانت لەسەر لابە و یەکێ لەو بارانشی کە خوای تعالی لەسەر لابە عەزابی قەبرە. هەروەها ئەو دوعایانەی کە هاتووە دەربارەی عەزابی قەبر لە هەندێک شوێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعای تایبەتی داناوە بۆ ئەوەی کە خوای تعالی بۆی ئینسان پەنا بگرێ بە خوای تعالی لە عەزابی قەبر. یەکێ لەوانە لە پاش نوێژەکان لە پاش ئەوەی تەحیات تەواوەکەی پێش سەلام سنەتە ئینسان بڵێ اللهم إني أعوذ بك من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال. يعني ئەو دوعایانش زۆر گرنگن. جۆری دووەم لەو کارانەی کە ئەبنەمای ئەوەی ئینسان لە عەزابی قەبر پارێزراو بێ هەندێک شوێنی شتی تایبەتە. بۆ نمونە خوێندنی سورەتی مولک حەدیثی تایبەتی لەسەر هاتووە لە عەزابی قەبر ئینسان ئەپارێزێ. بۆ نمونە جیهادکردن حرەسیاتکردن لە سنوورێک لە سنوورەکانی وڵاتی ئیسلامە بۆ ئەوەی مسلمانان بپارێزی. بۆ نمونە شەهیدبوون لە پێناوی خوای پەروەردگارە. بۆ نمونە مردن بە ئازاری ناوسک ئیتر هەموو جۆرەکانی ئەمانە لە عەزابی قەبر ئینسان ئەپارێزێ. بۆ نمونە بەردەوامبوون لەسەر ڕۆژووی سونەت ئەمە ئینسان ئەپارێزێ لە عەزابی قەبر. بۆ نمونە داوای يعني مسلمان بۆ برای مسلمان يعني داوای لێبوردنی برای مسلمان بۆ برای مسلمانی. لە حەدیثێکە هاتووە فەرمێ کاتێک کە مردوویەکیان ناشت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی استغفروا لأخيكم وسلوا له التثبيت وسلوا له بالتثبيت فإنه الآن يسأل. فەرمووی داوای لێبوردن بکەن بۆ براکەتان، داوای لێبوردن بکەن لە خوای پەروەردگار بۆ براکەتان و داوا بکەن کە خوای تعالی سابەتی کە لەسەر وەڵامدانەوەی مەلایکەکانی ناو قەبر نەکیر و منکیر چونکە ئێستا ئەو پرسیاری لێکرێ ئێستا ئەو پرسیاری لێکرێ. جا ئەمانە هەندێک هۆکاری عام بوون و هەندێک هۆکاری تایبەت بوون کە ئینسان ئەپارێزێ لە سزای ناوی قەبر و لە سزای خوا بەگشتی. خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکەوە. السلام علیکم ورحمة الله وبركاته.